ئێمە دیارەوەکو لیژنەی بازرگانی مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستاندا سەردانێکی بەڕێوەبەرایەتی گشتی باجی کۆمپانیەکان و خانوبەرەی میریمان کرد. دیارە سەردانەکە ئێمە بۆ ئەو بزانێکین شێوازی کۆکردنەوە یا وەرگرتنی باش لە کۆمپانیەکان چۆنە و ئایا ڕێژەی کۆمپانیا لە هەرێمی کوردستاندا چەندەن و ڕێژەی وەرگرتنی ئەو باجەی کە لە کۆمپانیەکانی وەرەگرتن چەنە. لە ڕاستیدا ئەوەی کە بۆ ئێمە دەرکەوت لە هەرێمی کوردستاندا 25,000 کۆمپانیا هەیە. لەم 25,000 19,000یان خۆیان تۆمار کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی باجی کۆمپانیەکان. 6,000 کۆمپانیاشمان هەیە کە تەنها ناوبوون، واتە ئەم 6,000 کۆمپانیایە خۆیان تۆمار نەکردووە. ئەم کۆمپانیانە ئەم 6,000 کۆمپانیای وەهمی بندیوار بێدایک و باوکن. بە بڕوای ئێمە ئەمانە هەر یەکێ لەو کۆمپانیانە بەرپرسیە سەرمایەدارێک دروستی کردووە، بۆ ئەو دروستی نەکردو بێ پرۆژەی گرنگ کات، تەنها ڕەنگە بۆ ئەو دروستی کردبێت کاتێک کە بانگەواز بۆ ڕاکێشانی پرۆژە و تەندەرین ئەکرێت ئەم ناوانە یاخود ئەو ناوانە ناوی کۆمپانیەکان بچن بەشداری بکەن و لە ڕێی کۆمەڵێک کەسایەتی کەوە بڵین تەندەرەکان بۆ ئەمانە دەربچنێن. ئەمان خوار کارەکە ناکەن و ئەمان بە قازانجێکی خەیاڵی بفرۆشتنەوە بە کۆمپانیایەکی تر و کۆمپانیەکە جێبەجێکا. هەر کۆمپانیایەک لە هەرێمی کوردستاندا پێویستە ساڵانە لە 15% قازانجەکەی بدات بە بەڕێوەبەرایەتی گشتی باجی کۆمپانیەکان.